لەم تەوەرەیەدا باسی ئافرەتانی دووجان دەکەم کە لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا چۆن تەندروست بن و چۆن بە ڕۆژی بن. ئەگەر هاتوو ئافرەتی دووجان تووشی کێشە ئاڵۆزیەکانی وەکو نەخۆشی شەکرە و زەخت بووبووی لە ماوەی دووجانیدا دەکرێت بە ڕۆژوو نەبی. بەڵام ئەگەر هاتوو ئەو کێشانەی نەبێ دەتوانێت بە ڕۆژی بێ، بەڵام بە شەرتێک دوور بکەوێتەوە لەو خواردنانەی کە دەڵێ مەکو خواردنە کاربۆهیدراتەکان وەکو خواردنە هەویرکارەکان، واروها دوور بکەوێتەوە لە خواردنەوە گازەکان و کافاینەکان، و لەمان کاتدا دوور بکەوێتەوە لەو خواردنانەی کە سوورەکراون یاخود شەکراوەکانن. لامان کاتدا ئەگەر هاتوو ئێوارەکەی لە کاتی دووجانیدا کە ڕۆژوو بشوێنێ بە خواردنێکی تەندروست کە ئەوەی کە ڕێنمایی دەکرێت دەتوانین تەندروست دەمێنێتەوە. بەڵام بە مەردێک ئەگەر بێت و شەو لە کاتی خۆیان بخەوێت تا پارشێ و پاشان پارشێ و کە لە خەو هەڵدەستێ، بەڵام خواردنی پارشێوی بخوا و بە هیچ شێوێک لەبیر نەکات، دەتوانین بڵێن ڕۆژەکەی بە تەندروستی دەگرێت و وەسوودیشی دەبێت بۆ جەستەی.